ئەوەی کە بە سەرەتان ئەمرێ، ئەوەی کە بە جەڵتا ئەمرێ، ئەوەی کە بە ڕووداوێکی سیارە ئەمرێ، ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەتەکانەکە لەسەر ئەمە ئینسان ئەوێ بەم خەتەیە تێپەڕێ بۆکو ئینسان بۆ ئاواتەکانی، بەڵام چوارچێوەیەک ئاوا تەوقی کردووە هیچ کون و کەلەبەرێکی تیان نییە، نە پەنجەرە، نە دەرگا، نە کەلێن، نە کلااو ڕۆژنە، هیچ شتێکی تیان نییە ئیلا ئەبێ لەم چۆچەیە بمێنێتەوە چکۆ بەر شوار لایە بڕوات ئاژر کە تووڕابێ لە پیاوەڵێ منێ لە ناو چوار دیوارە داناوە. جاڵێ پیاوێک خانوویەکی بۆ ژنەکەی کرد خڕ دروستی گرتی بۆتی و بۆی نەڵیتر لە ناو چوار دیوارە داناوم. ناو چوار دیوارادایان نیە دەرگای بۆ تیەکە، دوو پەنجەری بۆ تیەکە، ئەم سەر و سەر کراوە گڵۆب دار و بەرد کەچی پێڕازی نییە. هەمومان واین تەبعی ئینسان وایە ئەڵەی سژنە می لە چوار دیوارە داناوە ئەڵەی سژنە ڕاستیشەکە. ئەم سژنە گەورەی توی تیا ئەم چوار گۆشەیە لێی دەرناچیت. ئەمانەی کە یەتە پێشت بەسەر ئەم خەتە ئەمەیان سەرەتانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ فإن أخطأه هذا نهشه هذا. ئەگەر ئەم خەتەیان نەی پێکاو نەی کوشت خەتەکەی دوایەوەی کوژێ. ئەگەر ئەم خەتەیان نەی کوشت یعنی ئەگەر بە سەرەتانەکە نەمرد حادیسەیەکی سارەی پێشەوەیەتی، بەمەش نەمرد بە ئەنفلۆنزایەک و بە کۆرۆنایەک ئەمرێ، ئەگەر بەمەش نەمرد بە جەڵتەیەک ئەمرێ، ئەگەر ئەمە نەمرد بە نەخۆشی دڵ ئەمرێ، ئەگەر بەوەش نەمرد ئەڵێ وەڵڵا شەو خۆ بەخوا عەیبی نەبوو بەیانی ئێستای مردەبوو ئەمە چیە مەجەلەکەیە. ئەڵڵا کەواتە بۆیە من زۆر بەو کلمەیە پەستە بم ئەڵێ وەڵڵا نەخۆشی سەرەتانی تێپەڕان. هیچی تێپەڕان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی فەرمێ فإن أخطأه هذا ئەگەر ئەمەیان نەی کوشت ئەوەی تر حازرە بە دوایە. مەڵێ تێپەڕان بڵێ سوپاس بۆ خوای گەورە ئەمەی لە کۆڵ کردمەوە. فإن أخطأه هذا نهشه يعني چی؟ يعني اللدخ مع السم، يعني پێوەدان بە ژەهراوی بوون، يعني ئەژدیهایەک مارێک دوو پشکێک شتێکی زۆر قەبە پێێتەوە بە ژەهراوی شت کاکێتە لی دەرنەچیت. فەرمێ ئەگەر ئەمەیان نەی پێکا ئەوەی تر پێوەیەدا هەرگاز نییە ها ژەراوی شێکا دەگەڵێ کە مەجای دەرچوونی نییە. واتە حاڵەتەکانی ئینسان لەمە تێپەڕ ناکا خۆشەویستەکەم. بەم خەتەیە تێپەڕین لەسەر ئەم خەتە کۆمەڵێک ئەواریض و ئەڵێ وەڵڵاهی کۆرەزانی خوا ڕەحمی پێکردم کۆر بە قورئان شو خەریب بوو بمرم. کۆرەڵێ هەناسەم تونگ بوو ئاو لە سنگما کۆ بووبەوە بە پەلە فڕیانم بۆ خستەخانە. ئەویترە لە کۆرەزانیم شو جەڵتە لێیام بەخوا خوا ڕەحمی کرد تا فڕانمیان کۆرەزانیم شو تووشی نەزیفی مەعیدە بووم خوێنم تیانەمە حتا ئەوکو گیانیانم نازووریان بۆ کردم و ئاویان تێ کردم و خوێنیان بۆ حازر کردم. کۆرەزانی کە لای ئێوە ڕۆیشتمەوە لە باخەکە چوم لەو ڕێگەیە یامان بە سیارەیەکی ترا کورە ئاگری کورە هەر خوا ڕەحمی کرد خەریب بە ئاگری دنیا پێش ئاگری قیامەت سووتێ. چەند جارە قسەیمان کردەوە ئەڵێ مامۆستا مردم و خوایامیەوە سوتانە ئەڵێ ئەمە ژیانێکی تازەیە خوا پێیداوم. کەواتە خۆشەویستەکەم ئێمە ئیساکەنە حالیین خوای گەورە بربەستێک و عائقێک و عاریضێکی لەکەڵ کردوینەتەوە کە پێوتە عەوارض. ئەم نەخۆشیەکێک بوو لەو تاقیکردناوانەی کە بەسەرمانە هات. قەت نەڵین بەسەری ئازاڵ بووین. ئەو قسە دوو لە ڕتوبێ معنایانە نەبیستم. بینیمانە کابرا دەرەجەیەک بووە کوشتوەتی دەرەجە چواریشمان هەیە ئیساگەنەش ماشەڵای لێبێ. ئەمە قەدەرەکەیە ئەجەلەکەی ماوە کاتەکەی ماوە. خۆلەوانەیە ئێمە هەمومان پێش ئێوە کەوین لەبەرەوە قەت فێری ئەو قسەیەمە بن بڵێن خوای گەورە عاریضێ بوو لە کۆڵی کردینەوە بەڵام عاریضەکانی ترمان لە پێشەوە ماوە ئەگەر ئەمە نەمان پێکی ئەوانی دوای ئەوەمان پێکی. وازحە بۆیە بەڕێزەکانم ئێمە هەموومان لەسەر ئەم ڕێگەیین بە ئێمەشەوە بە ئێوەشەوە چکە هەمومان ئینسانین هەمووشمان لەناو ئەو چوار گۆشەیە داخراوایان کە لی دەرناچین هەمووشمان بە شتێ لەمە کۆتاییمان پێیە. ئەمەلەکانیشمان لە دەرەوەی ئەمەیە کە دوای مردن ئەمەل و ئاواتەکانی ئینسان بە معنای خۆی بە تەواوکاری خۆی لەوێ دەست پێیەکە.